حکومەتی سوید گەنجێکی کوت ڕادەستی تورکیای کردووە کە گوایە پەیوەندی بە پەکەکە هەیە ببورن لە کاتێکا کە ئەنکەرە فشارەکانی لەسەر وڵاتی باکووری ئەوروپا بەردەوامە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان بەرامبەر بە ئەندامەتی لە ناتۆدا. لە ساڵی 2015 محمود تات داوای مافی پەنابەری لە سوید کردبوو دوای ئەوەی کە لە تورکیا سزای 6 ساڵ و 10 مانگ زیندان بە تۆمەتی پەیوەندیکردن بە پەکەکەوە بەسەردا سەپێنرابوو. بەڵام داواکاری محمود تات بۆ مافی پەنابەری ساڵی ڕابردوو لەلایەن دەستگای کۆچ و کۆچبەرانی سوید ڕەتکرایەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری ئەمینە کاکە باوە ئەندامی سربەخۆی پێشووی پەرلەمانی سوید و ئێدا دوگان ئەندامی ناوەندی جڤاکە دموکراتە کورد لە سوید دەکەین ناوی خات و هەر بۆ ئاگاداری ناوی خات و کاکە باوە و خانبتیداش لە ناو ئەو لیستەی تورکیادان کە داوا لە حکوومەتی سوید کردووە تورکیا هەلبەتە ڕادەستی ئەنکەرە بکرێن. لە هەمان کاتیشدا پەیامنێرمان لە ئەنکەرە ئەیوب دەمیرمان لەگەڵدایە بۆ ئەوەی بزانین لە ئەنکەرە چۆن ئەم پێشهاتە لێک دەدرێتن. بەڵام لە پێشا لەگەڵ ئەمینە خان زۆر سوپاسان دەکەین. ئەمینە خان جەنابەت یەکێک بووی لە دەزووەوە کە هەوڵتاندا لە ماوینەی ڕابردوودا ڕێگا لە حکوومەتی سوید بگرن کە کەس ڕادەستی تورکیا نەکاتن. وەڵامت چی بوو بۆ هەواڵی ڕادەستکردنی ئەم گەنجە پێش دوو ڕۆژ؟ پێشەکەی سڵاو ڕێز بۆ جەنابتانەوە بۆ کارکونان و بیسەران و بینەرانی ئەم پرۆگرامەش ئەم بەرنامە دیارە زۆر ناخۆشە. هەر من داغدار نیم، زۆر خەڵکی سویدیش داغدارە، زۆر خەڵکی کورد نیگەران و ناڕەحەتە. ئەوە هیچێک لە ئەو کۆنسەکوێنسانەیە لە ئەو نەتیجەی ئەو بوو کە بۆ من 1 ساڵ و نیوە شەڕم کرد لەگەڵ لە پارلەمانە واقعەن کە باوەڕم نەکرد بە دەوڵەتی سوێت وە کوتم ئەگەر کاتێک ئێوە ئەوە بەر لەو بڕیارنامەش بنووسرێ بینی پەیماننامەی بینی سوێد و دەوڵەتی تورکیا و فینلاند بۆ ئەندامبوونی سوێد لە ناتۆ، ئەوە بەر لەوە بوو کە خەریک بوون میتی تورکیە لێرەکانە یارمەتی پۆلیسی سوێد دەکا بۆ ئەوەی کە پەنابەرانی کورد کە لە یپێگێ و یپێژێن و هەروەها یا دۆستی پێکاکەن هەر لازم ناکە ئەمڕۆکە خۆتان نەزانن لە تورکیا لازم ناکە تۆ سیاسی ژبی ئەگەر هەڕەشە ئەگەر ئەردوغان تی تەرۆریستی تر تەرۆریستی خۆ من خەڵکی تورکیە نیم، من کوردی کوردستان ڕۆژەڵاتم ئەوەیە کودیانی مەبەستم ئەوەیە ئەگەر بەو شێوە وڵاتانی ئوروپا بچنە بەرەوە بەگوێی ئەردوغان کەن کە هەموو کەس تەرۆریستە ئیتر ئەوە باسی نیگەریەکان دەکەین. ئەمینە خان دەگەڕێمە لای تۆ، بەڵام ئێستا دەمویست بچمە لای ئێدەخان. ئێدەخانم ناوێتەژی دەوێت لە سێدایە و تورکیا دەخوازە بێن ڕادەستکردن بۆ تورکیا و لە سویدیە دژین. تا چ بەرسف هەبوو دەماتە ئەف دەنگ و باز بیستین خۆرتێکی کورد بەری نەهاژی هاتیە بەحسکردن ناوی محمود تات ئەگەر ناوی دروست ئەس دەبێژم تێ ڕادەستکردن هەستێتە چ بوو؟ يعني وكشي أمينة خانم باصكر يعني أو مجار محمية تزقر نتني من ما وكرد هر وها خلف سوجي يعني أنا كر داقيانجي تشيد بدوست مجمرة دنبيسنا همو أنا نرازبونا في مجاري في تسلمون كر رخنا دكن وكسش قبول ناكي حتى ملت السويد أنا چاوا نرخینن دبیجن کو یکو پشتی کو اف دویر وسا یعنی انجامی که وسا درکت یعنی انجامی که وسا گرتیه لازم وره تثبیت کرد ولا اجبر کو اف سوچه که کریمیناله اجبر کو حمود زانن کو تسلیم کرنه که انسانک جوالاتک کو دبن خطریه اشکنجه داره از بتش دجي پیمانا نتوين يكذوي وعيني وقت ده قانونا يكتي أوروبي وهر وها قانونا دجي قانونا سويدي جبر ويتس أنا تشكرن هستن كر يعني شواز بيجن رخني أنتون بله دقل ما ببین ایده خانم لیمت خواست جه انکری بزانم کانی ترکیه چه حضرتی که ترکیه دیاره و نوک سرکتنه کش خوارد بینه ما نوصای ایوب
يعني راسته او اذا خانم امجي انكاري ما دو خاص بها مني مجي انكارش مار بيجي قال تركيا تشاوا بري خدن في بيش هاتي كان او كسر كتنكش خورا بينن اي فرمو داخل وك سرکفتنکی نابینه ترکیه جبوت محمود تان مثلا لیستک دمین بری داج خو نابرا ترکیه سود و فنلاندیا دا پیمانه کاتبو چیکرین د مه حزیران دا لیستک دابون 33 کس د وی لیسته دا ناوی وان درباست به ل محمود تان د ناوی لیسته دا نینه جبویجی د ترکیه شیروک تن کرن ته رادگاهندن کو yani ew daxwazê ku me kiribû ya lîsta 33 kes hembû ji wan kes nîne Mahmud Tan jî wek profîleka xwarê an jî kêm diyar dikin ji bo wî jî ew dibêjin ku em li pey ew lîsteyê ku him Finlandiya û him jî Swêd viya cîbicî bike. Rastî radeskirina Mahmud Tan li vê derê dikarin bêjin ku kêm becî bu sedema hinekî guftugoyan di warê em bêjin ku desthilatî da wexta ku temaşe dikin kêm becî viya bawayekî erênî dibînin daliyê din da jî Kurd rastî li hemberî viya bertek nîşan didin ji bo ku ana di zindanên Tirkiyeyê 10,000 zêdetir dikarin bêjin ku endamên HDP hemamene gelek dîsa kesên din hene ji bo wî jî cezayên siyasî ne van tiştena pirana jî yani ya Mahmud Tan jî dîsa endamtiya PKK KCK tê diyar kirin rastî siyasî derdikeve pêş. Belê Emîne xanim wekû gotit xwe xelkî Kurdistanê Rojhilatî ve hîç peywendî bi Tirkiye wan niye belam pirsiyareke lewe de aya êwa êsta duay ew hewalan nîgeranin li beramber bi selametî xwetan? Na min nîgeranî xwe nîm belam min nîgeranî زۆربەی و ئینسانە پەنابەرە سیاسیانەم وەکو مححموود کە هاتوون و 6 ساڵە لێرن یا 10 ساڵە لێرن یا 5 ساڵە لێرن زۆربیانە ناسم کە ئیقامەیان نییە بە خاتری ئەوەی کە تۆ ڕۆژێک نانێکت دابێ بە پێشمەرگە لێرە پێ دەڵێن تەرۆریست مححموود هەر عزوی ئەندامی پێکاکاژنە بووە گوایە گزارشیان لێداوە هەر بە تەهمەتی ئەوە لە تورکیە کەسێک قینی لێ بووە لە کوردەکەشدا ئەوەیە بەداخەوە خۆ ئێمە دشمنەکانی خۆمان زیاترن هەتاوەکوێ هی کەسی تر یانی ئەگەر ئێمە لە یەکتر گەڕێن تورکیە ناتوانێت هیچ غەڵەتێک بکات جا لەبەرەوە من نیگەران نیم من لێرە نیگەرانی ئەوە کە بمنێرنەوە نیم بەڵام ئینسانەوە نیە 4 جار تا ئێستا هەڕەشی کوشتنیان بۆ من ناردووە ئەم ئەوانەی کە لە ماهەپەن یا ئەوەی کە لێرە پێدەن گری وولفز ینی نیگەرانی ئەوە زیاترە کە بتکوژن کیدناپ بکەن هەتا ئەوەی کە دەوڵەتی سوێد ئەمینە خان هیوادارم ئەم ڕووی نەدا بەڵام حەزەکەم پرسیاری ئەوە لێ بکەم کە ئێوە چی دەکەن بۆ ئەوەی تورکیا بۆ ئەوەی سوید شتێکی وانە کاتن بەڵام دیسان دەچمە لای ئێدا خانم دخواست ئەس بزانم کانی اون چاوا بەرێ خۆ دەنوێنا یعنی ئەف حکومەتە وە سویدی توژی هەوڵاتیە سویدی هەلبەتە چەند ساڵە تو هەیە زار و بوویت سویدی مەزن بووە دزانم تر سویدی خوێندیە و تونەهاژی لوری یعنی ئەف ئەوەن بینین ji بەردانانەکە دەولەتە سویدیە ji بەردانانە لایەنێکی دیموکرات خوازە بەرامبەر بە وڵاتێکی و فشارە لەسەر وان داتئینە هەتا کارێکی وەسا بکن بەرامبەر هەندێک و سويد بكافة ناتو دا يعني وكيكو من برج قوتي يعني اف بجريداي فاستكا سويد كو بكافة ناتو دا ادي سر بيفان الميا ديمقراطيك إذا خانم دنگتا تبرين أسيف دارم بيواندي باش بالي متخواست أمينة خان مادام أزفغرم جنب و أمينة خانم چی دەکەن بۆ ئەوەی حکومەتی سوید کارێکی تری وان نکاتنی مەدەزانین بەپێی هەواڵەکان کە ئەم کەسەی کە مححمود تات کە ڕادەست کراوە لە ناو ئەو لیستەدانیە کە 30 کەسن یان زیاتر لە 30 کەسنەوە بەڵام ئێوە من دەزانم کە ئەم هاوینە ڕابردوو خۆم لەگەڵ جەناب لە پەرلەمانە وتوێژێکم کرد لە پەرلەمانی سویدا دەسەڵاتت هەبوو ئێستا ئەتوانن چی بکەن کە لە پەرلەمانە دەرچووی ئەتوانن چی بکەن بۆ ئەوەی حکومەتی سوید ئەو خەڵکانە ڕادەستی تورکیانەکەن لێرە زۆر هەروەکو خۆتان ئاماژەتان پێدا ئەو برادرە لە ناو لیستان نەبوو بەڵام خۆ من وەختی خەباتم دەست پێ کرد بۆ ئەو لیستانە هەر مەسەلەی ناتۆ لە گۆڕێدا نەبوو بەڵام نزیکی
هەشتا نەفرێک لە لیستان کە لە لیستی ئەوەدا کە تورکیە ناوی ناون تەرۆریست یا دەوڵەتی سوێد بڵێن سەکیوریتی سوێد کە ناوی ساپۆیە کوتویانە ئەمانە حەقیان نییە مەسەلەن یا ئیقامە بگرن یا ئیش پێیاکەن لەبەر ئەوەی ئەوە لە هەدەپەیە ئەوەی لایکیان لە فەیسبوک کردووە ئەوەی کە لە مزاهرەدا دژی داعش خەباتیان کردووە ئەوە بۆ معنایە ئەمانە تەرۆریستن شاید بۆ هەر لێرەکانەدا بۆ زۆر کەس ئەوەیە خۆتۆ هەروەگە ئیشارەمان پێکرد لازم ناکە حزبی حیزبێک بی هەر ئەوەی کە دیفاعکەلی کورد لە ڕاوا لە باکوور پێ دەڵێن تەرۆریست جا بۆیە ئەوە زۆر گرنگە کە ئەو کەسانی ئیقامەیان نییە کە حتمما وەکیل بە لەگەڵ وەکیل قسەکەن قەت دەرگا نەکەنەوە بۆ پۆلیس و حتاوەکونە تەلەفۆن نەکەن بۆ کەسێک ئەوەی مەحموود کەم کەس زانی بووی لە ئەوەیە ئەگەر من بە مزانایە حتمما نەمەهێشت حتمما کرد بەڵام دەبێت بزانین ئەو کەسانە دەبێت کوردەکە یارمەتی یەکتر بکە دەبێت ئێمە دەنگمان بکە بۆ ئەو کەسانی کە ئیقامەیان نییە کە پەنابەرن کە لەناو ئەو لیستانەدان کە بەدەلیلی تەرۆریست ڕەدیان کردوونەتەوە. ئێدا خانم ئەگەر گەل من مابتن ئێدا خانم بە کورتی ئەگەر تشمەڕبێژی ئونی چی بکن وە چ لەبارە بکەن وەکو وڵاتیەکی سویدی بە کورتی ئەگەر چکو وەختی مەگەڵکی مایە فەرموو. يعني جماعة هرم مهم شيء وكي يعني لازم هم إيه بدريبي وشون با ريخصبونا خو كرتر بك نابرة وتكلين خو نابرة كردان هر وهاجي نابرة ما و جواكا سويد وكي كو جبركو اف خويايك وبيد بوير دات بمان مزن وناكوكين برهنه يعني هين بوير نا زيدن نزلاله يعني هين روجنامه سويد هين تشك نبوتيه ترك دبيجن يعني وساقيا دكي كو بيدري برسكريك يعني تشتكي كو يعني لازم زي ترسل بسكن واللي يقولين بكن باشتر كيان بكن او مجار شيء لي وكي كو دسبيكي بوت لازم ام في وشون با ريخصتنا خوي وكي سازين كورد لسويد كورتر بكن وهر وهاجي بتكليا وفاد دوسدو بله هالبد سپاس ئێدا خانم گەلکی سوپاس و پەیوەندیە ئەمینە خان هات بڕین بە هەر حاڵ سپاس ئەمینە کاکە باوە ئەندامی سەربەخۆی پێشووی ئەندامی پەرلەمانی سوید و ئێدا دوگان ئەندامی ناوەندی جڤاکە دیموکراتە کورد لە سویدێ و ئەیوب دەمیر پەیامەری دەنگی ئەمریکا لە ئانکارا زۆر سوپاسان دەکەین.